ساڵتان لەبێ کاتتان باش بینەر بیسەر خۆشەویستەکانم خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی ئێوارە سلێمانیاتمۆ دیدەنیتان لەم پرۆگرامی ئەم جارم باس لە بابەتێکی تایبەت دەکەین و هەروەها پەیوەندیدار بە سروشتە دڵڕفێنەکەی کوردستان ئەویشکە گەشتی زستانەیە لە سروشت و جوگرافی کوردستان و هەموو دەزانین کە کوردستان شوێن و هەڵکەوتەی وهایە لە هەموو وەرزەکانی ساڵدا تایبەتمەندی خۆی هەیە بۆ ئەم پرۆگرامەم لەگەڵ زۆر بەڕێز یەکێک لە خاوەنی زۆرترین ئەزمموی گەشت و هەروەها زۆرێک لە چیاکانی کوردستان و بەرزترین لوتکەکان سراسی عراقیگەڕاوە بەڕێز کاکیوا کۆیە لە ستودیۆ لەلام ئامادەیە زۆر خۆشحاڵم دەتان بینم بەخێر بن کاکیوە. زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێزیش. سپاس بۆ جەنابتان. کاکیوا بەڕێستان کوڕەبەری گەشتیاری و هەروەها بە ئەزمموونێکی زۆر و تایبەتمەندی جۆری گەشتیاریەکەش کە ئەنجامی دەدەن. حەز دەکەم ئەوە لە بەڕێستان بپرسم هەموو کاتێک کە باز لە کوردستان دەکرێت چجا ناوخۆی خۆمان بێ یاخود کەسانی بیانی و گەشتیارانی دیکە بن هەمیشە بە سروشتە جوانەکەی کوردستان ئەو سیمایان پێدا و دێتە خەیاڵیان. ئایا بۆ گەشتی زستانە ئەگەر بپرسم گەشتی زستانە چییە و هەروەها جوگرافیای کوردستان شوێنکەوتە و هەڵکەوتێکی وهای هەیە بۆ گەشتی زستانە گونجاو بێ؟ زۆر سپاس بۆ دەرفەتە بەڵێ کوردستان لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە باشترین هەڵکەوتەی هەیە کە بەکەڵک بێ بۆ ئەنجامدانی گەشتی زستانە بۆ شاخەکان کە چەندین لوتکە شاخی بەرزمان هەیە لە هەرێمی کوردستان لەوانە لوتکەی شاخی هەڵگورد لە سنووری قەزای هەولێر و چۆمان بڵێن پارێزگای هەولێر و پیرەمەگرونمان هەیە لێرە کە سروشتێکی زۆر جوانی هەیە بە تایبەت کاتێک کە بەفر بێ زۆر جار ئێرانیەکان دەڵێن خوا ئەوە نیعمەتێکە بە ئێوەی داوە ئەو لوتکەی پیرەمەگرون کە ئیش بۆ گەشتی زستانە دێ گۆمی بێکۆدیانمان هەیە ئەوانە کە باسییان دەکەم یەکێکن لە شوێنانەی کە زۆر سەختن و پێویستی بە کەرستەی زۆر زۆر باش هەیە بۆ ئەنجامدانی گەشتی زستانە. گەشتەکانی زستانە لێرە پۆلێن دەکرێن دەبێت دابەشیکەی بەسەر 2 ڕۆژ هەموو هێز و خواردنەکەشت و هەموو شتەکان دابشکەی بەسەر 2 ڕۆژ ڕۆژی یەکەم بتوانانی زۆرترین نزیکبوونەوە لە تابلۆکە لە دووتکەی چیاکە بتوانیت زۆرترین شوێن هەڵبژێری کە لی نزیک دەبیەوە بۆی ڕۆژی دووەم کارەکەت بۆ ئاسانتر بێ هەم لوتکەکە بکەیت و هەم بگەڕێتەوە شوێنی دەستپێکی یەکەمت. بەڵام وەکو هەموو کایەکانی تر لە وڵاتی ئێمە بەڕاستی هێستا شتەکانی ئێمە بە سەرەتایی زۆر سەرەتایی دەخایانێ ینی کە دەڵێن ئێمە ئێستا لە سەرەتای وەرزشی شاخەوانین یان خولیای شاخەوانین سەرەتایەکەی زۆرە هەر لە سەرەتای جارێ شتەکان لە لای ئێمە بە سەرەتاکانی زۆر دەخایانێ هیوادارم بتوانین زیاتر ببڕێ بۆی بتوانین زۆرترین گەشتیار ئێستا ئێمە شوێنمان هەیە لە کوردستان بەڕاستی هەندێک دەچینە هەندێک شوێن لە وڵاتەکانی تر بە بلیت دەسێژورەوە شوێنی خۆشمان هەیە لێرە هیچ گرنگی پێ نادرێت بۆی بتوانین سەرنجی گەشتیارەکان ڕابشێشی هەر گەشتیارەکان لە خۆیانەوە کە شتێک ئەبیستن حەزیان دەسێتێت داوای لوتکەیەک داوای ئەشکەوتێک لە ئێمە دەکەن ئێمە واتە بە خزمەتگوزاری زیاتر بگاتە ئەو جێگەیانە و هەروەها هەم گەشتیار سوودی لێ دەبینێ هەم لە ڕووی سامانە سروشتێکەشەوە پارێزراوتر دەبێت. دەمێ بپرسم کاکیوە ئەو کەرەستە سەرەکیانە و ئەو پێداویستە باشانە چین کە بۆ کاتێک کە دەڵین گەشتێک ئەگەر گەشتی زستانە بێ یاخود لە هەر وەرزێکی ساڵدا بێ گرنگە پێمان بێەوە بە تایبەت بۆ گەشتێکی زانستی دروست بەبەستم لە زانستیەوەیە کە وەکو ئەو گەشتانی بەڕێستان کە ئەنجامی دەدەن گەشتێک بێ کە ئەو گەشتیارانەی لەگەڵتاندان بە تاواتی سوودی لێ بین لە ڕووی هەم تیۆریەوە هەم لە ڕووی زانیاری گشتیەوە لە ڕووی مێژووی ئەو شوێنەوە بەگشتی ئەو گەشتە پێویستیەکانی چین کە دەبێت گەشتیار پێی بێ. یەکەم پێویستی ئەوەیە کە ئەو کەسێک کە ڕێبەری گەشتیارەکە دەکات دەبێت کاتێک هەڵبژێرێکە گونجاو بێ بە ئولوتکەیە دەبێت کەش و هەوا بە بەرنامەی باش لە بەرچاو بگیرێ دەبێت تۆ ئامادەکاری بەلانی کەم 10 ڕۆژ بۆ 2 هەفتە بکەی بۆ ئەو گەشتە بزانی کەشوهای ئەو ناوچەیە چۆنە چونکە بەفر عادەتێکی هەیە ئەگەر 4 ڕۆژ 5 ڕۆژ پێشتر ساماڵ بوو هیچ کەشوها تێک نەچوو ئەو کاتە باشترین و گونجاوترین کاتە بۆی بەسەر بەفرەکە بڕۆی تۆزێک ڕق دەبێ ڕاد ناگرێ ینی قاچت زیاتر بڕوە ئەو شتانەی کە ئێمە پێویستیمان پێ بەڕاستی وەکو هەموو شاخەوانەکان دەڵێن دڵی شاخەوان
لە پێڵاوەکەیەتی باشترین پێڵاو دەبێت بتوانانی ئەو پێڵاو هەڵبژێری کە 2 ڕۆژ توانای هەبێت لە ناو بەفر جواب بداتەوە کە چونکە تو ئەگەر هەر کاتێک قاچت تەبوو ئیتر هەر نیو ساعتێکە توانانی بڕۆی ڕداگەرە و ناتوانێت بڕۆی جا بۆی هەڵبژارنی پێڵاو سەرکی ترین بابەتی شاخەوانیە اینجا دواتر بە شتەکانی تردادین کە ئێمە ئەمێنینەوە پێویستیمان بە خێمە دەبێت پێویستیمان بە ڕاخەر دەبێت پێویستیمان بە چی سەخەو دەوێت پێویستیمان بە کەرپەلی خواردن ئامادەکردن دەوێت پێویستیمان بە ڕووناچی دەوێت پێویستیمان بە پاوەربانک دەبێت کە لە لامان بێ بۆی بتوانین لە پەیوەندیانە بسڕین پێویستیمان بە پانتۆڵێک دەبێت کە دژە ئاو بێ نەک هەر ئەو دژە ئاوی کە تەنکە دەبێت ناویشی بە خوری داپۆشا پێویستیمان بە گێتەر دەبێت پێویستیمان بە دەستکێشە پێویستیمان بە عینەکە پێویستیمان بە عینەکی تۆفانە جار هەیە کە شوها بڕوبە پێویستیمان بە بەو شتانێک کە سەر و دەموچاومان دا ئەپۆشێ بۆی چونکە سووتانێکەیە لەبەر خۆرە سووتانێکی لەبەر بەفرە چونکە کاتێک خۆر لە بەفر دەدا 6 جار بەهێزتر دەبێت کە لە دەموچایی تۆداتەوە کاتە تۆ ئەسووتی ئەوانە هەموو پێداویستی سەرەکی شاخەوانن کە ئەوەندەی کەمێنێتەوە ئێزە دواتر کە بەیانی گەشتەکە دەست پێ دەکە کۆمەڵە شتی ترمان هەیە تۆ بە شاخێک سەر دەکەی برین سەرکەوتنەکە تۆزێ لە دیوار نزیک دەبێتەوە کاتە پێویستت بەوەی بەفرەکە ڕقە پێویستەوەی کرامپون بەستی کرامپون پێکاتەیەکی ئاوایە 14 قاچ یان 12 قاچی هەیە 8 بۆ 9 سانتیم درێژە لە بەفرەکە گیر ئەبێ شاخەوانەکە پەیدا دەڕەوە هەڵبەت ئەمە دەورەشی ئەوەیە کە بتوانین چۆن پەیدا ڕۆی بۆی بەسم بۆ پرسیاری ئەوش بووم کاکی وە پرسیارەکەمان توزە کەسی شخصی خۆتە ئەم هەموو زانیاری و تایبەتمەندیانەی کە بەڕێزت باسی دەکەی بۆ ئێمە لە ئەنجامی کۆکردنەوەی زانیاری و خولبینین وەرەگرتووە یان لە ئەزمموی خۆتە چۆگەر ئەزمونت بێ بەڕاستی نەهامەتی زۆرت دیوە بەڕاستی ئێستا من لەوە دەستێ قسەیەک بکەم لەوە دەستێ لە ڕووی زانستێکەوە تۆزێک دەسەر حسابێ هەرگیز خول بەبێ بەدڵنیا پێویستی بە پراکتیک پێویستی بە پراکتیکە یعنی ئەگەر بە کردار نەیکەی بەڕاستی خولبینین ئەو شتە نابێت بەڵێ ئێمە خولی سەرەتایی شاخەوانمان بینیەوە خولی سەرەتایی بەفرمان بینیەوە خلی دومی بەفرمان بینیەوە ئەوانە هەمووی مامۆستای تایبەت لە ئێرانەوە دێن لێرە خولەکان دەڵێنەوە بەڵام هەرچەندی کە خولەکان ببینی ئەگەر خۆت بە کردداری نەچین ناو بابەتەکە هەرگی سوودی لە نابین بەڵام ئەوە ئەزمموی 10 ساڵ شاخەوانیم هەیە من لەگەڵ شاخەکانی کوردستان یعنی زۆربەیان لە 50,000 ڕەتم داوە برین ئێستاەک لەوانە شاخی هەڵگوردە من 50,000 سەرکەوتوم بەسەر لەش ساغ بن پێش پرۆگرامەکە بۆت باس کردم هەندێک کەسان لەگەڵ خۆت دەبیت و لە هەندێک وەرزدا کە ڕەنگە هەموو شاخەوانێک و هەموو کەسێک ئەو کارە نەکات تایبەت لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتەکان و حەزم کرد کورتەیەکم لەوەش بۆ باس بکەیتەوە ئەزمونت چی بووە لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت و چەند کەست گەیاندوتە لوتکەکان بەڵێ خاوەن پێداویستی تایبەتەکان هەمووان چۆن مرۆڤێکی ئاسایی وەکو جەنابەت دەزگەر ئێستا جەنابەت بتێ بچێ سەر هەڵگورت پێویستیت بە کەسێکە بدبە خاوەن پێداویستی تایبەتێکی نابیناش بەس پێویستی بەوەی بیبەی لەوە دەستێ پێویستەکەی تو ئەگە 150 پێویستیت بم بێ ئەو 70 پێویستی پێێتی واتە ئەوانیش بیرمان لەوە کردو ئەوانیش ئاشناکەین بە سروشت زۆر جار خەڵک پرسیارمان لە دەکا باشە کەسێکی نابینا چیشی هەیە دەچێتە سەلوتکەی خۆ نایبینێ ئەو دەڵێ ئەو هەستێک کە لە لای من هەیە دەڵێ لە لای تۆ نییە دڵنیا بە ئیتر هەمومان بە هەموو شێوازەکان تەجروبەمان هەیە لەگە خاوەن پێداویستی تایبەتەکان تیمەکەی ئێمە وەکو تیم برند ڕیمێکس تاکە تیمین کە توانیمانە کەسێک کچێکی 23 ساڵی کە هەردوو قاچی نییە بە خۆی بە کورسێکەوە بینە سەر بەرزترین خاڵی عێراق لە سنووری سلێمانی دوو نابینامان بردووەتە بە چلەی زستان بردوۆتە سەر هەڵگورد دوو نابینای ترمان بردوۆتە سەر پیرەمەگرون منداڵەکانی ئۆتیزم و داون و ئەوانە ئاشنامان کردوێتەوە بە سروش نابیناکانیش لە ڕێڕەوی تەختە زیاتر ئەگەر ئاوا زۆر بن و ببنە 20-25 کەس تەجروبەیەکی خۆمان هەیە لەگەڵمان کردوون ئەویش ئەوەیە یەک لە ڕێبەرەکان لە پێشەوە ئەڕوا حەبلێک لە خۆی دەبەستی حەبلەکە دێنینەوە لە ڕێبەرەکەی پشتەوەی دەبەستین کەسەکانی کە نابینان دەستی ڕاستیان بەسەر حەبلەکە دەنێن ئەو ڕێڕەوە کە ڕاست دەبێ و
چەندی بمانێ ئەڕۆین و دواتر لێ هەمومان بێکۆنان ئەخۆین و ئەو هەستێک کە لەوان دروست دەبێت بەڕاستی لەلای کەسێکی ساق ڕەنگە جیاوازێکی و تۆشی نەبێ بۆ لە بەرەوەی ئێمە هەر کەسێکی بۆ ئەو ناوچانە پێویستمان بە ڕێبەرێکە ئەویش هەر هاوشێوە هەر ڕێبەرێکی پێویستە شارەزایی و ئەزمموی ڕێبەرەکە بۆ ڕانکاری سەرکەوتوو بن و بەردەوام بن ئینشاءالله. زۆر سپاس. گەشتکردن لە لای ئێمە کاکیوە گەیشتۆتە ئەوەی لە تاک بێتە دەرەوە یاخود مەبەستم بڕۆنتر باس بکەم لای ئێمە هێشتا زۆر جار دەبیستین زیاتر گەشتکردن بۆ دەرەوە بۆ پیاوەکانە یاخود چەند کوڕێک کۆ دەبنەوە هەنگاوی ناوە بەرەو ئەوەی کە خێزان بێنە دەرەوە گەشت بکەن کامپین بکەن یاخود هێشتا هەر لەو چوارچێوە ماوەتۆ پیاوان زیاتر بۆیان هەیە بێنە دەرەوە و شاخەوانی بکەن. بەداخۆ لە لای ئێمە یەک شت هەیە کە زۆر ناخۆشە تا دکتۆر نەڵێ بڕۆ شاخەوانی بکەیان وەرزش بکە کەسەکان هەست بە وەرزش ناکەن. من دەڵێم کەسێک لەو پەڕی سەحەت باشیەوە پێویستی بە وەرزشە. لێرە بەشێکی دکتۆر پێیان دەڵێ بڕۆ ناو سروشت و بڕۆ بگەڕێ ئەوانە ئێمە تەجروبەمان هەیە خەڵکمان هەیە ئێستا لە سلێمانی دانیشێ تووشی شێرپەنجە بووە ئێمە یەکسەر گرتومانەوەرە بردومانەتە ناو سروشت دوسێ جار بردومانە بەناو جەنگەڵا بەناو دار و درەختا بردومانە و لێ خواردنمان بۆ ئامادە کردووە لە جەلسەیەکی چیمیایی یەکەمە دواتر کە چۆتەوە پێش ئەوەی جەلسەی دووەمی لەگەڵ بکەن فەحسیان کردوەوە وتیان چیت کردووە چونکە گۆڕانکارێک لە فەحسەکەتدایە شایانی ئەوە نییە ینی نازانیت چیە خواردنت گۆڕەوە وتی نەوەڵڵا بەس چۆتمە شاخەوانی 3 جار پێیان وتۆ دەیە بیکەیە 6 جار یعنی تەجروبەی لەسەر ئەو کەسانە زۆر باشە بەڵام بەداخەوە کەس لە لای ئێمە کە دکتۆری زنیان دەدادێن دەنا وەرزشی شاخەوانی لە سلێمانی بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرزدایە لە ڕووی بەشداریکردنی ژن بەشداریکردنی ژن لێرە زۆر باشە هاوشانی پیاوەکان لووتکەکان دەبڕن خێزانی شێ بە تەواوەتی شاخەوانن بەڵام ترسێک هەیە نای شاخەوانی تۆزێک ینی مەترسیەکی لە پاڵدایە وەکو سەرکێشی ئەوانە دەنا لە ڕیزبەندیەکەشا بەخوا زۆر لە پێشەوە نیە لە ڕووی سەرکێشیەکان مەرجیش نییە ئەو شوێنانێکی ئەو بدەچن هەمیشە هەمووی سەرکێشی بێوانگەندە شوێن هەیە زۆر ئاساییە و پلە بابندی ینی خێزان خۆی دەتوانێت بژار دەبکات بەڵێ چۆ ئەوەندەی من زانیاریمە بێت دەکرێت پێشوەختە لە پلانداناندا بەڕاستی کاک ینی وشیاری کۆمەڵایەتی ناو خەڵکە گەوای لێ هات بە خەڵک بات پێ و ناو سروشت و بیزانی بە قیمەتی سروشت چیە لەسەر جەستەی ینی دەبا ئێمە بەیانیان هەڵسین وەکو نازان وەکو دارسنەوبەرەکان خەڵک ببینی بەسەر گۆژ هەڵبگەڕێ یعنی ئەوەندە نزیک ئەوەندە شتێکی بە چاک بەڵام تەمشا دەکەی هەمووی ئاوا 20 کەس 15 کەس لە ڕۆژی جومعە کە ڕۆژی پشوشە کەمتر دەبینین بەداخەوە بەتابەت ئێمە لە شارێکیش داین بەڕاستی شوێنی زۆر نزیک و گونجاومانەدەقەن ڕێنیە و خەسیش ناچێ ڕاستە ئینشاءڵڵا دەبێت جۆرێک لە کللتور دەمێ بزانم ڕسکی گەشتکردن یاخود مەترسیەکانی و هەر لەسەر ئەوەی کە سەباسمان لەوە کرد کە خەڵکی ڕەنگە ئەو ترسیان هەبێ بەڵام هەر خودی خۆی لە ڕاستیدا ئەگەر مەترسیەکە بێت لە شاخەوانی و گەشتەکاندا بەگشتی گەشتی زستانە چییە زیاتر مەترسی لە چ ڕۆیەکەوە هەیە؟ وەڵایی برین مەترسیەکان لەسەر گوڵگەشت زۆر کەمترە ینی ئێستا برین زۆر تیم و زۆر گروپ و دەستەی شاخەوانی هەیە زیاتر گەشتەکانیان گوڵگەشتە ئەوانە مەترسی کەمتر هەیە لەسەری بەڵام مەگەر خودی کەسەکە بە خۆی بەدەست نەخۆشیەکەەوە بناڵێنێ و بە کەس سەر پرشتیارەکە نەڵێ من نەخۆشی نازانم یان دڵم هەیە نە ئەوانە پێویستیان بەوەیە کە دکتۆری زنیدا هەچەند ئێمە تەجروبەشمان هەیە لەگەڵەوە بابەتە خەڵکمانە بە دڵی بە پاتریشی کردو دکتۆر پێی وتووە هەرگیز ناوێ ڕوو لە شاخەکەی بەڵام کە چووە هەر شاخەوانی کردو دواتر چوە پاتریەکەی بۆ کەم کردوەوە گوتوێتی چیت کردوەتی وڵا شاخەوانی ینی پێی سیر بە دکتۆرەکە بەڵام ئەمن ئەو قسەیە ناکەم بۆی کە خەڵک دژی ئەو بڕیارانەی کە دکتۆر دەری دەکا بسێ ئەنجامی نەدا نەخێ بە دڵنیایە بە چۆنەڵی بەوردەکاریەوەیە بەڵام لە ڕووی ترسی ڕاستەقینە لە گەشتی زستانەدایە بەڕاستی یعنی لەسەر ئەوەی کە ئەو کەسەی کە دەچێ ینی بزانێ ئەشیاکان چونکە کەلوپەری شاخەوانی یەکێکە لە بڕاندە هەرە گرانەکانی کە ئێمە دەستمان پێی ناگە ئەگەر بالەکان نەبێ بەڕاستی ناتوانانی بەو کەرستانی کە لە بازار دروست دەکرێت بەو کوالێتەوە تۆ بسی من هەمیشە نەسیحەتی برادەرەکان دەکەم دەڵێم هەرجاری یەکشت بکڕم بە شتێکی باش بکڕن باوەڕ کە من 8 ساڵ پێش ئێستا چیسەخەوێکم کڕی بە $250
یعنی ئەو کاتەی زۆر خەڵکە بوو یعنی هەر باسیشیان دەکردەوە پارەی زۆرە ئەوانە من 8 ساڵە بوو شتی سەخەوە گەشت دەکەم چواری تریش گەشتی پێەکەم هەمان ئەو کەسانی کەوایان دەگوت لەوانێت 4 دانەی 30,000 و 5 دانیان کڕێ و شەویش هەتا بەیانی پێوەی دەناڵێنن لە شاخەکە ساردە و گەرم ناونەوە منیش بەڕاستی یعنی زۆر جار هەیە سرم دەرەکەم لەناوی دەڵێم با تۆزێک ئەوەم ینی ئەتوو کە گەشت دەکەی بەڕاستی خەو بەشێکی گرنگی گەشتەکەتە سەرکەوتنی گەشتەکەتە لە بەیانی هەنیگەت و ئەو شۆ نەتوانی کەرستەکان و شتەکان باش نەبێ هەممە ترسی لەسەر گەشتەکەی بایەتی هەممە ترسی لەسەر ژیانیشت هەیە ینی بەڕاستی تۆ ئەگەر بە جوچی خەوتی بەیانی کەسێکی باشتری و بەێستری و ئەوانە کە سەر دەکەی بەسەر شاخکە بەڕاستی بەفر ترسناکێکی زۆری هەیە ئەزمموی بەس کەرستە دەور نابێنێ تۆ دەیە بزانی ئەو کڕامپۆنێک کە ئەخێتە قاستەوە چۆن بەکاریبێنی ئەگەر نەزانی بەکاریبێنی مەترسی بۆستە برادەرەکەش دروست دەکە یعنی بخزی لە پشتی برادەرەکەتی بدەی ئەچێتە ژوور و ئاسنێژی تیژە ئەو تەورەی کە بەدەستەوەتە کە بە شاخکەی گیرەکەی یعنی ئەگەر زۆر بە وریایی بەکاری نێنی یەکەم هەر نەزانی بەکاری بێنی لە دەست بەر ئەبێتەوە کە بەر بۆ لەسەر بەفرەکە ئەخزێ ئەوڕاتە خوارە 30 مەتر ئەچێتە خوارە 50 مەتر تۆ پێویستت بە 1 ساعت هەتاچی هێنیەوە هەتاچی هێن و ناتوانین برادەرەکانیش بەجێری گەشتەکە فەشەل دێنێ ئەوەندەی بەسەریش دەکەی و دێوە خوارم ژیانن لە مەترسیدا لە بۆی تەورەکەت پێێنە ناچارچیەکەی تەورەکە دەبێت لە دەستت بکەی ئەڵقەیەکی پێوەیە اینجا ئەگەر نەزانی بەکاری بێنێ و کاتی دەروە هەر تەورەکە خۆت بە خۆت بکەیتەوە بە خۆت دەکەیتەوە ئەو کاتە تووشی زیان دەوێت یعنی 180 دەتوانم بڵێم گەشتەکانی شاخەوانی مەترسیەکانی گەشتی شاخەوانی لە گەشتی زستانەدایە بەڵام هەڵبژارنی کات و هەڵبژارنی ئەو کەشوهۆی کە هەڵی دەبژێری زۆر ئەساسە بزانی هەورەکان چۆنن ئەو ڕۆژە تەمومش دەبێ من جارێک چۆتمە سەر پیرەمەگرون دوسێ ڕەفیقیش بووم گەشتی ژمارە 37 و 38شمان بوو 5 تقریبن 40 دقە ئێمە دەڕۆشتین بەرەو لووتکە داهاتینەوە هەمان خاڵ نەمان دەدۆزیەوە یعنی بڕیاری گەڕانەوەماندا کە بگەڕینەوە گەشتەکە تەواو نەکەین لووتکەمان نەدەدیتەوە لە شوێنێک بووین 20 دقەمان ماوە بگەینە لووتکە ئاخیری تەمەکە ڕۆی بای ئەوەندەی 10 دقە چارەێک ڕۆی هەتا ڕێگاکەمان دۆزیەوە چوین گەشتەکەمان تەواو کرد ئیزا ئەگەر تو کەسێک بی و کۆمەڵی خەڵک لەگە خۆت بەریتە دەرەوە و ئەزمونت نەبێت لە ئەوەی کە پێشاتێکی وا کە شوهادێتە پێش بتانی گەشتەکە بە سەلامەتی تەواوکەی ینی بەڕاستی مەترسی زۆر سواز بۆخوا بۆیە ئەو ئەزمونەمان هەبووە لە ماوەی 8 ساڵ 10 ساڵی گەشتەکانمان نەمان هێشتوە کەس کەسێک ئازارێکی پێ بگایانی شتێکی وانە بووە کە شایانی ئەوە بێ کە لێرە باسی بکەین سپاس بۆخوا کاکی وە گەشتکردن لەگەڵ گەشتیارەکانت تۆ کۆڕەبەرێک بۆ تۆ چێشترە یا کاتێکە خۆت گەشت ئەەکەیت و پرپرسیارەتێکی ئەو تۆی ترت نییە بۆ تۆ کامیان بە چێشترە دیار من هەمیشە نەسیحەتی برادەرەکانم کردو گوتومە تا ئیش هەبوو شاخەوانی خۆشتان مەکەن ینی ئەگەر ئیشت لە دەرەوە لە ناو شار هەیە برێنە شتێکت تێ ڕسقی ژیانتی لەسەر ئەو لە پێشتر لە گەشتەکانی شاخەوانی چونکە گەشتی شاخەوانی هەر دەبێتەوە من ئەوەندەم گەشت کردووە ئەوەندە گەڕاوم لە شاخەکان ینی ئێستا وەکو سەرچاوێکی دارایش بەکاری دێنم بڵێن گەشتیاری عەرەبم زۆر لە گەشتیاری بیانیم هەیە گەشتیاری شەخصیم هەیە VIP بڵێن خەڵکەیە حەز دەکات تاڤگەیەکە حەز دەکات ئەشکەوتێکە حەز دەکات شتێکە ببینە تەلەڤیزیۆنەکان ڕاگەیانەکان پێویستیان بە بەرنامەیەکە ئەنجامی بدەن من ئێستا ئەگەر هەتا گەشتی ئەو گەشتانە هەبێت کە وەکو سەرچاوێکی ژیان بۆ خۆم ئەیکەم ئەو گەشتانە ناکەم خۆم ئارەزوو لیانە بەڕاستی خۆش بێت ئێستا لە ئێساکۆ بەڕێز خۆش باسە کرد و دەبینی بە شوێک بە کۆمەڵ ینی جۆرێک لە بازرگانی دروست بووە بۆ ئەم جۆرە گەشتانەوە و زۆر لە گروپ و کۆمەڵ دەبینین کە خەڵکی دێنە دەرەوە و گەشتیان پێ دەکەن ئەوەی دەمەوێت بپرسم گەشتکردن بە گروپ و بە کۆمەڵی گەورە بە چێشترە یاخود گونجاوترە یاخود چەند کەسێک بن بە تاکە کەس یان بە پێی شوێنەکان گۆڕانکاری دەبێت ئەوە بەبەستمە بزانم و لە هەمان کاتیشدا بە ئەزمموی ئێوە گەشتکردن بە تایبەت لە زستاندا تا چەندێک بێژماری کەسەکان گونجاوە گەشتی زستانەوەی کە ئێمە باسی دەکەین کە ئەگەر بتێ گەشتێکی سەرکەوت و گەشتێکی باش بێ لە 6 کەس بۆ 8 کەس بێ یعنی ئەوە باشترین گەشتی پێدەڵێن هەچە من گەشتم بە 3 کەسی کردو بە 4 کردو بە 8 کردو بە 16 کەسیش کردو بەڵام 8 کەس باشترین
شتە باشترین عادەدە بۆ گەشتی زستانە بەڵام تو ئەگەر باسی ئەو بکەی کە خەڵکیتر لە هاوین و لە ئەوانەیە گەشت دەکە هەر زۆربەی لەوانێ بەشدار بۆکانی کە حەزیان لێ بە دوو پاس بن لە بەروی ڕێگاکەش بەشێکە لە گەشتەکە و یعنی ئەو چێژەی کابرا لە ناو پاسەکە دەیبینێ لەگە بیسی کەسە هەر خۆی بۆ ئەو نوعشتانە دێ لەوانەیە لێوێش گەشتەکە پێی خۆشە قەرە باڵغ بێ و هەندێک خواردن ئێمە تۆزێ بە دوورین ئەو گەشتیارانەی کە لە برین عەرەبەکان و ئەوانەی کە ینی بڵێم بیانیەکان نا لە بۆ بیانیەکان لە ئێمە باشتر دڵیان بەش سروشتەکە ئێمە ئەسووتێ وەک خۆمانین خۆمان چۆنی پیسیەکەینەوە ئەو گەشتیارانەی کە لە عەرەبەکانەوە دێ بەڕاستی ئێمە ڕێنماییان دەدەینە دەبێن لەسەر ئەو شتێ ئێمە بڕۆن چۆنی ئێمە دەڕۆین هەر جوگرافیەن فیزیاییان وا باشتر تۆ لە دوای یەک بڕۆی نەک بە پەرتی بڕۆی تیان دەگەینین هیچ شتێک فڕێمەدەنەوە کەسێک لە دواوە لەگەڵتانە جیازمان پێ ئاگدارێکتر دەکەینەوە فریاگوزاری سەرەتاییمان پێ ئەگەر کەسێک لە ڕێگا هەستی بە هەر شتێک کە دەیە پێشتر پێمان بڵێ بۆی بتوانین چارەسەری بۆ بکەین ئەو شتانەی و خاشاکانی کە پێشمانە دەبێت لەسەرەوە هەتا خوارەوە هیچ شتێک فڕە نەدەین و بیهێنینەوە ئەوان ڕادێنین لەسەر یاساکانی خۆمان کە بتوانن پێڕێ بکەن و پێڕۆ پلانت هەیە گەشتیارەکان کە زیاتر لەگەڵ تۆ دووبارە دەبنەوە یاخود گەشتیان پێ دەکەی زیاتر گەشتیاری کوردی ناوخۆی خۆمان بۆ سروشتی کوردستان یاخود شارەکانی خواروی عێراق و کام لەوان کام زیاتر حەز بە بینینی سروشتی کوردستان ئێمە بە خۆشحاڵیەوە من ینی کۆمەڵی شاخەوان لەگەڵ من بیدای دەستیان پێکردو ئێستا دەتوانم برێن هەمویان لە تۆپ 50 شاخەوانەکانی کوردستانن ینی دەتوانی هەر یەک دانەیەکیان 20 کەسی بدەیتێ دەست و گەشتێکی باشی نیمتە زستانیان پێ بکەی و هەر ئەوانش دەتوان گەشتێکی زستانەی 6 بۆ 8 کەسی ئەنجام دەن و ئەنجامیشیان داوە بەڕاستی ئێستا گەشتیارە خەڵکی لە دەرەوە زیاتر دێن بڵێن گەشتیاری ناوەڕاستی عێراق و خواروی عێراقمانەیە بە ئاخیر گەشتمان کە بۆ لوتکەکانی شارباژێر بوون دوو کەسمان لەگە بوو خەڵکی بەسڕا بوون یعنی بەڕاستی ئەو چێژەی ئەوان لە گەشتەکان ئەیبینن ئێمە نایبینین ئێستا چونکە ئێمە ئەو ڤیۆی کە هەمانە هەموو دەم لە پێش پێشی تێر ئەمە ئەوان یەک گردۆڵکەیان نییە جا نەک شاخێکی وەکو هەڵگرد و شاخێکی وەکو گۆیژە و شاخەکانی شارباژێرانە هەین بەڕاستی ئەوەندەی یعنی ئەوانە مۆبایلەکانیان دانەدەنا تەسیری لەسەر ڕۆشنەکانیشان کرد بوون ئەجا بەعام ئێستا گەشتیاری عەرەب زیاتر ئاشناییان دێ حەزیان لە ناو بەفر و لە ناو ئەوانەیە دو پرسیارە بکەم کاگیوە دەمەوێت بپرسم زانم بە ئەزمموی ئێوە ئەوەندەی ئێوە لەگەڵ گەشتیاراندان و تایبەتریش ڕەنگەمە بەستم بۆ گەشتیارانی کوردی خۆمان بێ تا چەند ئاستی ڕۆشنبیری گەشتیاری لە ناو ئێمەدا گەشەی سندووەوە خەڵکی ئێمە تا چ ڕادێک هەست دەکەن بۆی کە بای ئەوە ڕۆشنبیری تێگەیشتنی هەیە بۆ گەشتکردن بە نمونە ئەوەندەی ئێمە دەبینین زۆر جار یاخود دەبیستینەوە بە ڕەخنە زۆر جار ئەوانەی کە گەشت دەکەن شاخەوانی دەکەن ڕەنگە ئەوەی سەرقاڵی مۆبایلەکانیان وێنەگرتنن ئەوەندە سەرقاڵی ئەوە نەبن لە خودی شوێنەکە ژینگەکە ببینن دواتر دێنەوە لە ماڵەوە لە نێو ڕسمەکانیان و ڤیدۆکانیان شوێنەکە سێر دەکەن و یاخود ئەوەندەی کە گەشتیاری ئێمە مەراقی ئەوەیەتی کە بچێتە جێگەیەک بتوانێت خواردن دروستکات و بخوا ئەمە ئێوە چۆنی دەبینن ئێمە وەک ڕەخنە لە دەرەوە لە ڕێی شاشە مۆبایلەکان و زیاترمان دەبیستین بەس ئێوە لە ناو پرۆسەسەکە وەڵاهی بەداخۆ ئێستا من زۆر خۆشەویست نیم لەگەر ئەو کەسانی کە گەشتم لەگەڵ دەکەن چونکە زۆر تۆندەم لەسەر ئەوەی کە باشترین کەلوپەل بەکاربێنی زیاتر لە هەموو شت جینگە پارێزبی دەست بۆ هیچ شتێکی ئەو شاخە نەبەی یعنی من و تۆ و کامێرەکەتان دەچین ئەشکەوتێکتان پیشان دەدەم کە دەبای ئەو ئەشکەوتە ببێتە سەر چاوێکی دارایی بۆ هەموو کوردستان دەتبەم ئەگەر نای نیوەی هەرێمی کوردستانی لێ نەنووسرا بوو گرەیم لێ بکە یعنی دەمە یەک ڕسمی تۆ بگرم یەک بۆ یاخ نەبینم ناتوانم یعنی بەڕاستی زۆر خراپین ئەو لە ناو ئەشکەوتەکان ئەو ناونووسینی بە بۆ یاخ و فڵان کوێ و فڵان لە گەشت لە شتەکانی تریش حەز دەکەی با بەیانێک بتینە سەرگۆی ژە بزانین چیمان بەجێشت و چیمان فرەدا شەرنی ئەوەی لێش بێ شاخەوان بێ بەڵام خۆ دوودکە هەیە من بۆی چوون بە شاخەوان دەچێت دەبینم زبڵ و پیسایی لێە یعنی بەڕاستی ئاستی ئەو شتەمان زۆر لە دواوەیە یعنی پێویستیمان بە زۆر ماوە هەتا بتوانین سروشتەکەی خۆمان چونکە من هەمیشە نسحەتی خەڵک دەکەن دەڵێم لە مەتبەخەکەی ماڵی خۆتان چی فڕێدەی لێرەش ئەوە فڕێدە چێشەنیە تۆ هیچ فڕە نادەی لە ماڵەکەی خۆت دێی سروشت کاک دیار ئامادە کراوە بۆ تو
هیچ پێویستی بە تۆ نیە جوانی بکەیت ئەو حازرە بۆی ئەتو چێژی لێبینی باشە من ئێستا کە دەچمە ئێرە سێ چار شت لە یەکەوت پێم ناخۆشە لە بۆی دەچم لێی دادەنیشم ئێدا ئەخرکە توش لێ دانیشتی و چێژەکە لێبینی خایانی کۆبایەکی تریش پسێ لێ دابنیشێ بەڕاستی یعنی ئەو ساڵ من ڤیددیوەکەم بڵاو کردەوە ئاوێکە بوو بەداخەوە ڕاگەیانەکان گەورەیان کرد دوسێ راپۆرتیان لەسەر کرد ئاوی بێرمەساردی پێدەن ساردترین ئاوی هەرێمی کوردستانە دوسێ راپۆرتیان لێ کرد وتیان بە 9 سعات دەگەی یعنی باوەڕ کە وەکو مۆڵەکانی لاتە بوو خۆی ساعت و نیوە 2 سعات دەبایە بە پێ بڕۆی بەس ئەوەنە ئاسانیان کرد بوو یعنی ئەو خەڵکە هەمووی ڕووی تێدەکرد یعنی یەک ڤیددیۆم کرد باوەڕ کە لەوانەیە 2 تەن بەس زبڵ و خاکراک و تشریب و برنجی حازریشی لێ بوو لێ دایان نبوو وەڵی هەموو گەشتیاری کوردیش بوون و گەشتیاری بیانی باشتر نمونێکی تایبەت بۆ باسکردم پێش پرۆگرام حەزەکەم وەکو کۆتایی ئەوە لە پرۆگرامەش باسکەیتەوە داوای دوعای خێریشیان لێ کردبوون هەر ببێتەوە پندێک و بۆ ئەوی خەڵکی ئاگدار بە چی بەجێ دێڵێ لە دوای خۆی یاخود چی دەکا باسی ئاوەکرد بکردبوو لەو ماوانە لەگەڵ ڕەفیقێکم چوینە چەپەچنارە ینی سروشتێکی پاییزی زۆر جوانی هەیە ڕووبار و ئاوێکی تێدایە من هەمیشە بە خەڵک دەرم ئەو ئاوە بخۆرەوە کە لە ژێر ئەس دەرێم 200 پێکاتەی زیاتر لەو ئای ئەو دەبەیە یعنی 4 نەک 300 جار لەو ئاوە باشتر دەرم ئاوە بخۆ لەنا ئەو هەموو ئاوە کارتۆنێک ئای هێنا بوو ئیشەکەی خۆی پێ جێبەجێ کرد بوو یادی لەدایک بوونێکیان بوو هەرچی بڵێن ئەو شتانەی کە بەکاریان هێنا بوو پەرداغ لایلۆن و شتەکانیان هەموو لێ فرەدا بوو کارتۆن ئاوەکە و 15 ئاوی سەرفیان کرد و سەرفیان کرد بوو لە بەرەوەی پێی نەگەڕا بۆ لای سیارەکە لێویدا نابوو سەریشی کردبوو لە سەریشی نووسی بوو هەر کەسێک لەو ئاوە دەخواتەوە دوعای خێرم بۆ بکە بە خاوەنی چوارژن ئەوە نەناو ئاوە تو بڵە پێم نووسێتەوە بۆیە لێمدانا ئەو خێرە چ وەڵام نیش هەڵم گرت و هێنامەوە پاش پێڕاگەشتم بینیم خۆیان حازر دەکردەوەکتمەوە ئاوەکەت ئەو سروشتە پێویستی بوو ئاوەی تۆ نیە بیبەرەوە لەگەڵ خۆت دەزان پێت نهاتەوە بۆیە لێ دانابوو بەسا خۆش یارەتیشدا زۆر خۆش خەڵبم لەگەڵ بەڕێستان زۆر سپاس زۆر بابەتی تریش مەبەستم بوو بپرسم لێتان و بە چێژ بوو قسەکردن لەگەڵتان و جێزانیاری بوو هیوادارم کە میشە لە نێو سروشت بن و خەڵکی ئێمە باشتر لەوە تێ بگەین کە چۆن ڕێز لە سروشت دەگرین دواوتت چی بێت بۆ پرۆگرامەکە ئێمە یاخۆ بۆ بینەرانمان خۆشحاڵ دەبن هیوام ساغ و سەلامەتی هەموو ئەو کەسانێک کە سەردانی سروشت و شاخەوانی دەکەن هەر ئەوەندە دەڵێم هەر کەسێک دەوێت چێژ لە ژیان بینێ و دەوێت ژیانی ڕاستەقینە بکە با کەمێک بگەڕێتەوە سروشت اینجا دواتر سەیری خۆی بکە کە پێشتر لەکوێ بوو زۆر سپاسانە زۆر خۆشحاڵ بووم پرۆگرامی میوارێم لەگەڵ بەڕێزی واکۆیی باسکردنمان لە گەشتی زستانەی سروشتی کوردستان و هیوادارم ئێوەش چێشتان بینی بێ و بەیادهێنانەوەیەک بووە بۆتان بۆ هیوایم کە هەمووتان هەر لە خۆش و شادی بمێنن.